گوێگرانی خۆشەویست ڕێز و سڵاوتان لێبێ باڵقەیەکی نوێی بەرنامەی ڕامان لە خزمەتتانداین. کۆماری ئیسلامی وەک هەموو لایەک دەزان لە ڕێگەی شەپۆلێکی بەرفراوانی سەرکوت و کوشتاری سیستەماتیکی ناڕازیانەوە بۆ ماوەیەکی کاتیوە دیارەکە پێشەنگی ڕاپەڕینی بەفرامبار یاخۆ ڕاپەڕینی نانکارە ئازادی لە شەقامەکاندا پاشەکشە پێکردووە. لەم قۆناغە هەستیارەدا هەڵسەنگاندنی وردی ئەم خولەی خەبات و دەرهێنانی وانە استراتیژیەکان پێویستێکی حاشە هەڵناگرە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتەوە گەڕان بە دوای ئاسۆکانی داهاتووشدا هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لە ستودیۆ لەگەڵمانە بۆ جوابدانەوەی بەشێ لە پرسیارەکانمان. هاوڕێ کەریم زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش سەرەتا داوا لێبوردن دەنگم بەهۆی سەرمەخۆرجیەوە کە مخابە هیوادارم ئازیەتان نەکەم. نانە زۆر باشە. کاکەریم بە دوای بڵین دوایین زانیاریەکان لای ئێوە هەیە داواکاریەکانی ڕاپەڕێنی من بڵێم ڕاپەڕێنی بەفرامبار کە لای زۆرێک بەوە ناسراوەوە ڕاپەڕێنی نانکار ئازادی کە لەوە دایبینینەوە ئەو ڕاپەڕینە چۆن ئەم ڕاپەڕینە دەستی پێکرد و گۆڕانکاریەکانی چی بوون گەشت بەکوێ؟ سەرەتا لە رابطە لەگەڵ جۆرێک جیاوازی ئەو نانکار ئازادی یا ڕاپەڕینێکی ئاسایی بەبەراورد لەگەڵ ئەوانەی دیکە بۆچی نانکار ئازادی ئێمە ناوی دەبین ئەوە بڵێم کە ڕاپەڕانەکانی دیکە تێکەڵ لەگەڵ مەجموعەیەک ناڕزایەتی ویست و داواکاری دیکە بوون کە تایبەت بە مەسەلەی مەعیشەتی نەبوون و مەسایلی سنفی زۆر مەسایلی دیکەی لە خۆ دەگەر یا جنسیەتی یانەتەوەی زۆر شتی دیکە. بەڵام ئەم ڕاپەڕینەیان جیاوازەکەی لەوەدایە کە لە نهایەتدا خۆی لە تەنیا داواکاری ژیان و بەڕێچووندا بە زۆری دیتەوە هەر بۆیە لە ڕوانگەی ئێمەوە داواکە بویسە ماخێزێک بوو ڕاپەڕینێک بوو لە پێناو ژیاندا لە پێناو بژێوی ژیانداوە لە پێناو نان و کار و ئازادیدا. دەستپێکی ئەم ڕاپەڕینە بێگومان دەتوانین بڵێن بێپێشینە نەبوو، یعنی دەتوانین بڵێن لە درێژەی ناڕزایەتیەکانی یەکدەیە ڕابردوو هەر لە 96ەوە کە ئەو کات لە شارەکانی دەوروبەری مەشهەدەوە لە پێناو مەجموعەیەک داواکاری مەعیشەتیدا دەست پێ کرد و دواتریش لە ئاخێزەکانی 98 و تەنانەت لە ئاخێزی ژیناشدا بە جۆرێک وەکو بڵێن تەواوکەر یا لە درێژکراوەیدا ئێمە شاهیدی بەرینتر بوونەوە بەربڵاوتری بوونی ئەو ناڕزایەتیانە بوون. و سەرنجام لە ئاخێزی ئەم دوایە و ئاخێزی 1404دا یا ئەو ئاخێزی کە بەناو نانکار ئازادی ناوی دێنین لەوێدایتر ئەم ڕاپەڕینە یا ئەم ئاخێزە بە تەواو مانا لە چوارچێوەیەکی دیاریکراودا خۆی دیتەوە. دیارە کاتی خۆی لە ئاخێزی ژینادا ئەگەر ئاخێزەکانی 96 و 98 بە زۆری بیست و داواکاری مەعیشەتی خستە ڕوو لە پێناو گرانبوونی بنزین و پێشتری پێناو هەندێک هەڵاوسان و گرانیدا ئاخێزەکان دەستیان پێکرد. ئەو ڕاپەڕینی ژینا جۆرێک لێک هەڵپێکانی ویستێکی جنسیەتی یا بڵین ڕەگەزی لەگەڵ داواکاریەکی مەعیشەتی بوو، داواکاریەکی بژێوی ژیان بوو. ئەم دوانەی لێک هەڵپێکا ئەگەر لە سەرەتادا زۆر بداخەوە ئەو کات بە خوشتن یا بە مەرجی ژینا ئەمینی دەستی پێکرد، بەڵام لە کۆتایی و لە درێژ ماوەی خۆیدا گەی بە داواکاری مەعیشەتی و مەجموعەیەک داواکاری بەئیستا ئابووری هێنایە گۆڕێ. ئەم ئاخێزە لە شەرایطێکدا ڕوویدا ئەم ئاخێزەی 1404 یا بڵێن بەفرامباری 1404 کە ئیتر ڕژیم بۆ خۆی لە هەموو بوارێکەوە بە بەراورد لەگەڵ هەموو خۆناغەکانی ژیانی خۆیدا کەوت بۆ ئابلۆقەیەکی گەمارۆی بێهاوتایت لەباری قەیرانی ئیدۆلۆژی لە ناوخۆ، قەیرانی مەشروعیەت لە ناوخۆ، بێستا ئەو ئەبعادی بەربڵاوی گەندەڵی ئیداری لە ناوخۆیدا و لە عینی حاڵدا داڕمانی زۆر بەرین و ئەمیق و خوڵی ئابووری، یعنی ئەوە یەکێک لە هەرە قۆناغا پڕتەنگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوو. لەگەڵ ئەوەشدا خۆب لە ئاستێکی بەرینتریشدا لەگەڵ دنیای دەرەوەش گەشت بۆ لووتکەی کێشەکانی. ئەوە وای کردبوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی
هەست بکرێتکە نەک هەر هەست وەکو واقعیەتێک لە لاوااسترین خۆناغەکاری دەسەڵاتی خۆیدا بوو. بۆیە خەڵک ئەگەر تا کاتی بەر لە ڕاپەڕینەکەش شاید بەشێک لە کۆمەلگا بە جۆرێک بڵێن چاوەڕوانی یا خۆشببینیەکیان بە هەندێک ئیسلاحات یا بە هەندێک عملکردن بە کردە و دەرهێنانی وعدە و بەڵێنەکانی دەوڵەت بوو بۆ چاکسازی بۆ وڵامدانەوە بە هەندێک ویست و داواکاری وردیان، بەڵام ئیتر لەو خۆناغەدا بە تەواومانە دەتوانین بڵێن خەڵک بە شێوەیەکی گشتی هیوابراو بوون لە ڕژیم، یعنی پێیان وابوو کە ئیتر هیچ ویست و داواکاریەک لە ڕژیمە چاوەڕوان ناکرێت کە وەڵامی پێ بدرێتەوە، هەر بۆیە بە ویستێکی تێپەڕبوون لەم ڕژیمە، یعنی بەو عەزمە بەو نیەتە خەڵک ڕژا سەر شەقا. دیارە خۆ لە سەرەتاکاندا هەروەکو هەموو ئاخێزەکانی دیکە بە پێی سروشتی خۆی ئەو ئاخێزێکی مەدەنی ئارام و تەنیا سەرەتا داواکاریەکانی مەتراکرد داواکاریەکانی هێنا گۆڕێ، بەڵام دواتر بە پێی ئەوەی کە چەندین هۆکار لەگەڵ یەک دەستیاندا دەستی یەک بۆ ئەوی کە سەرنوشت یا بێستا چارەنووسی ئەم ئاخێزە جۆرێکشی دێبێت کە بەوەی ئێستا شاهیدی هەین، هۆکارەکەی ئەوە بوو ئەوەڵەن ئەگەر لە لووتکەی بەیستا ناڕزایەتەکاندا ئەو چەخماخەی ناڕزایەتیەکان توێژێک لە کۆمەلگادا لێیدا کە هەتا ئەو کاتەش بە شێوەیەکی سروشتی پێگەیەکی سروشتی ڕژیم بوو وەکو پێگەی کۆمەڵایەتی، یعنی توێژێکی تا ڕادەیەک محافزەکار ڕیسک نەدەتوانی قبول بکات، توێژێک بوو کە ئەگەر دەڵێن چینی کرێکار و بێبەش هیچ شتێکی لە کاتی ڕاپەڕیندا نییە بۆ دەستدان لە کاتی خەبات و ڕاپەڕیندا، بەڵام ئەو توێژە هەمیشە شتێکیان بووە بۆی کە لە دەستی نەدەن. بۆیە ئەگەر یعنی تا ئەو کات ئەو توێژە مدام بە ناوی بێستا توێژی خاکستەری یا خۆڵەمێشی ناوێن دەبرا کە ئەوانە نەهاتوونیان نان بە ناڕزایەتەکانەوە پەیوەست نابن، بەڵام لەم پرۆسەیەدا لەم خۆناغەدا ئەوەی کە چەخماخەی ناڕزایەتەکانی لێدا ئەوان بوون، یعنی بەو مانایەکە ڕژیم تەنانەت ئەو پێگەیەشی ئەو پێگە سودام ناسەخامگیرێکی تا ڕادەیەک ئەوەشی لەدەستدا کاتێک دیتی ئەو پێگەیی لەدەستداوە دیتی کە چەخماخەی ئەو ناڕزایەتیانە لەلایەن ئەوانەوە لێدراوە خوب بە تەبێعەت وەختە شۆڕ دەبێتەوە بۆ ناو کۆمەلگا، ئەویتر هەموو کۆمەلگا توێژی ناڕازیە لە هەر بوارێکەوە. بۆیە ئەمە دەبێتە هێزێکی یەکگرتوو و ڕژیمی بە تەواوی خستە مەترسیەوە، ڕژیم ترسی مەرجی لێنیشت. لە هەمان کاتدا لەگەڵ ئەوەی کە ڕژیم لە ترسی ئەم هێزی ئەم ئاخێزە و پەرەسەندنی پلانی بۆ شێوەی بەرە ڕووبوونەوە و سەرکوتکردنی داڕشت، بەڵام لە هەمان کاتدا هەندێک هۆکاری دیکەش پاڵنەر بوون و دەرفەتیاندا بەوەی کە ڕژیم دەست ئاوەڵاتر بێ بۆ سەرکوتکردنی ئەویش ئەوەی کە بێستا وڵاتانی دەرەوە و لە سەروی هەمووانەوە ئەمریکا هەندێک وعدە و بەڵێنی دا و هانی خەڵکیدا بۆی کە زیاتر بڕژێن سەر شەقام و ئەو لە پشتیان و پشتیوانیان دەکات و لە عینی حاڵدا جەریانێکی ڕاستی وەکو سەڵتەنەت خوازەکانیش لەو دەرفەتە کەڵکیان وەرگر بۆ ئەوەی کە پێیان وابێن وا دەربخەن کە ئەمە ئەوانن ئەو بزاوە وەڕێدەخەن ئەو حرەکەتیان وەڕێخستووە لە هاتنە سەرشقامی خەڵک ئیسفادەیان کردووە تەسیریان لەسەر ڕەوتی ڕووداوەکان دانا خەڵکیان زیاتر هاندا بۆی کە دەست نەپارێزن بێ مەهابەیە بێ ملاحزە بەرەو پێش بچن بیر لەوە نەکەنەوە کە ئەگەر ئەم هەنگاوە دەرێن هەنگاوی دواتریان بە شوێ دەگاوە ئاکامەکەی دەبێ بچی. ئەوە لەگەڵ ئەوەی کە لە ئاستێکدا خودی ڕاپەڕینەکەی بەرینتر کرد بەشداربووانی جەماوەری تر کرد، بەڵام لە هەمان کاتیشدا هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ڕژیم بەم بیانەوە زیاتر دەستبەرێک بۆ کوشت و کوشتار و خەتڵ عام کە بەداخەوە دیارە هەر لە دوای چەند ڕۆژ لە ڕاپەڕینەکە و لە 1970دا ئەگە هەڵە نەبم جومعە و پێنجشەممەیەک بوو لەگەڵ ئەوەی کە ئینترنێتی بە تەواوی بڕی لەگەڵ ئەوەی کە ئامرازەکانی پەیوەندی بە تەواوی قەتکرد دەستیدا کوشتارێکی زۆر. هەڕێک ئەمەوێ لەوە دەست پێکەین بە پرسیارێکی تر هەر ئەوەی کە باست کرد دوای مانگرتنە گشتیەکە بوو کە لەلایەن
حزب ڕۆژهەڵاتیەکان لە ناوەندی دیالۆگە ئەو بە کۆدەنگیەکی گشتی وتیان پێویستەکە مانگرتنێکی گشتی بێ ئەوە بوو ئەو ئێوارە کە ڕاگەاندنیەوە دراکە مانگرتنە گشتیەکە سەرکەوتوو بووە دەستخۆشی و پیرۆزبایی لە خەڵکرا دو بەدەوە خەڵک هاتنە دەرەوە ئاگادار بووین کە لە شارەکان یەکڕا خەڵک بەتایبەت لە کوردستان هەرەوشەوە لە کامیاران 4 نەفەر لە چەند کاژمێری سەرەتا کە هاتنە دەرەوە 4 نەفەر کوشتە بەداخەوە لە ڕاگەاندنەکانی کۆمەڵایمە باسمان لەوە کرد کە قەتکردنی ئەنتەرنێت کە هەر چەند کاتژمێرێکی بەسەراشوولەوەی کە خەڵک هاتنە دەرەوە باسمان لەوە کرده بوو کە ئەمە هۆیەکە بۆ ئەوەی کە قەتڵ و عامی زیاتر و سەرکوتی زیاتر کە چاوی گشتی و دەرەوەی لەسەر نەبێ کە بەداخەوە لە کۆتاییشە هەرەوە بینیمان و بیسمان کە باز لە کوژانی هەزاران نەفەرێک کە بە دەقیقی نازانرێت لە چه ئاسێکە بەڵام قەتڵ و عامێکی زیاد لە حەد کە بە جۆرێ لە غەزە لە ماوەی 2 ساڵە پێما بێ نزیک 7,000 کەس کوژرا بەدەستی ڕژێمی جنایەتکاری ئەویش ئیسرائیل لە ئێران لە ماوەی چەند هەفتەیەکە هەم کارە کراوە باس لەوا کرێت کە بەڕاستیەوەی کە چەند هەفتەی نیە تەنیا لە 2 ڕۆژدا و جنایەتە عەزیمە بەڵێ پرسیارەکەی من بەتایبەت ئەمەوێت لەوە زەحکەمەوە کە ئەم سەرکوتە ئەم کوشتار و ئەو قەتڵ و عامەی کە بەسەر خەڵکیایی هێنێ ئایا ئەبێت ئەوەی کە ئەم ڕاپەڕینە کە بکاتەوە؟ من ئەوە بڵام کە لە درێژەیە و سەرکوتدا یا ئەو ئامارانەی کە ئاماژیان پێ دەکرێت زۆر بەداخەوەم ئامارەکان لانی کەم لە 33,000 وردەیەکەوە بۆ تەنانەت هەندێک سەرچاوە باز لە 52,000ش دەکەن یعنی ئێستا بەئیستا بەریانایەتی و پانتایی ئەو کوشتارە عەزیمە ڕوون نییە بۆیە شاید زۆر لەوە زیاتریش بێ کە باز دەکرێت بەڵام ئێمە ئەگەر تمەشای مێژووکەین هیچ کات لە هیچ وڵاتێک و تەنانەت لە ئێرانیش لە چەندەی ڕابردوودا هیچ کات سەرکوت کوشتار قەتڵ و عام و چاوترسنکردن نەیتوانی وەکە بەر بە ناڕزایەتیەکان بگرێت دەزانین ناڕزایەتی بە تایبەت خواست و ناڕزایەتی بژێوی ژیان یعنی تۆ کاتێک کە ژیانت دەکەوێتە مەترسیەوە تۆ کاتێک کە برسی دەبی تۆ کاتێک کە هیچت نییە بۆ لە دەستدانەوە دەتەوێت بێستا بمێنی تۆ بۆ لە پێناومانەوەتدا ئیتر لە هەموو شتێک دەگوزارێ عەزیزتر لە هەموو شتێک ژیانەوە تا کەسەکان لە خۆپیشاندانەکاندا ژیان بەخت دەکەن بۆیە نا بە دڵنیاییەوە هەروەکو ئەگەر ئێمە هەر لە ئێراندا چاو لێ بکەین لە دەیەی 60 لە ساڵەکانی 60 بۆ 61 دواتر 67 لەو کوشتارە عەزیمێکە لە زیندانەکانە کراوە دواتر 88 و بە شوێنیدا 1498 و 1401 و ئاخێزی ژینا و هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەم سەرکوتانە هیچ کات ناتوانن ببنە هۆی شاید بۆ مەقتەعی دەتوانن پاشەکشە بکەن بە خەڵک لەسەر شەقامەکان خەڵک بنێرنەوە ناو ماڵەکان بەڵام ئەوە بە مانای ئەوە نییە کە ویست و داخوازی خەڵک لە ناو دەبرێت یا دەسەردرێتەوە یان نامێنێت بەڵکو لەگەڵ ئەوەی کە ئەمیقتر دەبێت زیاتر دەبێت بۆ ماوەیەک ئەوە وەکو سقلی ژێر خۆڵەمێشی لێ دێت یعنی خەڵک ئەگەر لە حرەکەتێکدا هەنگاوێکی ناوە تاکتیکێکی گرتوۆتە بەر کە زیانی دیتووە لەوە زیاتر لەوەی کە دەستکەوت بەدەست بێنێت بێگومان حاضر نییە هەتا پای گیان هەمویان هەرگیانە دەست بدەن پس دەکشێتەوە دەچێتەوە ناوماڵ بی دەکاتەوە بۆ ڕەچاوکردن و گرتنەبەری تاکتیک و شێوازی دیکە بۆ بەرەوڕبوونەوە بۆیە من دڵنیام نا ئەم سەرکوتانەوە ئەم کوشتارە و نەت لە ئێستا و نەت لە داهاتووشدا ناتوانێت کۆتایی بەویست و داواکاریەکان بێنێ ناتوانێت کە کۆتایی خۆپیشاندان و ناڕزایەتەکان و حضوری خەڵک لەسەر شەقام بێ بەڵکو بۆ ماوەیەکی کاتیەوە لە ماوەیەکی نەچەندان دووردا چاوەڕوان دەکرێت کە سەر لە نوێ خەڵک چون هیچ کام لەو ویست و داواکاریانە جواب نەدراوەتەوە یعنی ویستێک کە لە پێناویدا ئەوە تا ئێستا باز دەکەین بەدەیان هەزار ئینسان گیانیان بەخت کردووە بەدەیان هەزار خوێن ڕژاوە سەدان هەزار ئینسان بریندار بووە کەوتووەتە زیندانەکانەوە پس ئەو داواکاریان نەکرد کەم دەبوونەوە زۆرتریش بوون ئەو نەفرەت و بێزاری و تووڕەی جەماوەریەی کە
بووە لە ناو کۆمەلگادا ئێستا بە چەند قات زیاتر بووە پس چاوەڕوان ناکرێت ئەوە دامرکابێتەوە بۆ هەمیشە خامۆش بوو بێ و چاوەڕوانی سەر هەڵدانەوەی نەکرێت بەڵکو بە عەکسەوە ڕژیمێک لە دەسەڵاتدایە ئەگەر چی خەڵک بە تەواوی لێی تێپەڕیون ئەگەر چی خەڵک هیچ ئومێدێکیان پێی نییە ڕژیمیش بۆ خۆی ئەوە باش دەزانێت بەڵام لە پێناومانەوەیدا هەتا دوا هەناسەی لە هیچ جنایەتێک دەست ناپارێزێ خەڵکەوە دەزانێت و بەداخەوە خەڵک بە دەلیلی ئەوەی کە بەرچاوڕوونیشی لە حرەکەتەکەشی نەبوو ڕێکخراو نەبوو ئەو جۆرەی کە ئینتزار دەچوو ڕەهبەریەکی ڕۆشن و دیاریکراوی نەبوو کە ئاراستەی بکە معلومە کە بە سەرنجامێکی ئاوا دووچار دەبێت کە حتمەن دواتر لە دەرەجەی قسەکانمانە دەچینە سەری بەڵام هەرویستم ئەوە بڵم کە نا ئەم کوشتارە ناتوانێت بە مانای کۆتایی هێنان بە ناڕەساتیەکان بێ وەرە داهاتوودا بێگومان شاهیدی سەر هەڵدان کاکەریم ڕاپەڕینەکە سەرەتا نقطەی ئەساسی لەوە بوو کە هەڵاوسانێکی زیاد لە حەد لە بەهای چمەنا بەرامبەر بە دۆلار ڕوویدا بوو ئەو بوو هەر لە ناو بازاڕیەکانەوە دەستی پێکردومانە بەڵام هەروەی کە لە سەرەتای پرسیارەکەشمە جوابی ئەوە داوە کە ئاڕاستەکەی چۆنیە گۆڕێ هەرەوە بوو کە خەڵکی هەڵێن کە ئەتوانم بڵێم لە دروشمی نانکار ئازادیە بیچەسپێنینەوەیە وەختێ ئازادی نەبێ چۆن نان و کار و ئازادی ئەتوان بێنەدی لەژێر سای ڕژێمێکی وا کە خەڵکی داوای حەقی خۆیەکە بەڵام ئەو بە قەتڵ و عامکردنیان جوابیان نەداتەوە ئەم ڕاپەڕینە ئەکرێ چوانەیەکی پێبێ بۆ ڕاپەڕینەکانی ماوەکانی تر ئەگەر هاتنە پێشەوە وانەی ئەم ڕاپەڕینە پێم وایە یەک و دوو نین زۆرن بەڵام ئەوی بەرجەستترینیان و دەتوانین ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە تەنیا ئاخێز و ڕاپەڕینێکی خۆڕسک کافی نییە بەس نییە بەڵکو دەبێ ئەم ئاخێز و بێستا حرەکەتە جەماوەریە خۆڕسکە شۆڕش گەرانەیە لە قۆناغێکدا دەبێ بگۆڕدرێت بە ئاخێزیشی ڕێکخرا و حرەکەتیشی ڕێکخرا و سازماندرا و هەدەفمەند ئامانجدار لەگەڵ ئەوەیدا کە خۆ شوێنێک هەیە مرکزێک هەیە ناوەندێک هەیە کە ئاراستەی دەکات ئەمە یەکێک لەو وانانەیە کە زۆر بەداخەوەم ئەوەی کە لەو ئاخرزەدا شاهدی بووین و ئەو کوشتارەی لێکەوتەوە دلیل بەر ئەوە بوو خەڵک لە ڕژیم تێپەڕیوە خەڵک هیچ ئومێدێکیان بە ڕژیم نەماوە حازرن بە هەر فەراخانێک بە هەر ویست و داواکاریەکە بڵن بڕێنە سەر شەقام دێنە سەر شەقام هەروەکو وتمان هیچیان نێ بۆ لەدەستدان بەڵام تەنیا هاتنە سەر شەقام بە مانای گەیشتن بە ئامانجەکانیان نییە هاتنە سەر شەقام دەبێت بە پلان بێت دەبێت خۆڕێ خستمێت دەبێت بەهێزێکی یەکگرتوانەوە لە هەمان کادا وتمان هەنگاو بە هەنگاو وەختێک هەنگاوێک دەنیت هەنگاوی دواترت دەبێت بەرچاوڕوونیت بێ کە قەرارە چی بکەیت ئەمە وانەیەکی دیکەیەتی یەکی لە وانەکانی دیکەی ئەوەی کە خەڵک تا ڕادەیەکی زۆر دەبێت پشت ئەستور بێت بەهێزی خۆی نەک بە چاوەڕوانی و یارمەتیدانی هێزی دەرەکی هەر لە ئەمریکاوە بگرە هەتا هەر وڵات و دەوڵەت و هێزێکی دیکە لە بۆلەی ئەوەڵدا یعنی لە ئەوەڵین مەسئلەدا بەرژەوەندی تایبەتی خۆی مەبەستە یعنی هیچ کات لە هیچ وڵاتێک بە تایبەت سیستمیکی نێولیبرال و سەرمایەداری ئێستای کە لە دنیادا دەسەڵاتدارە بەرژەوەندخوازە و بەرژەوەندی خۆی هەمیشە تەرجیح دەدات ئەولەویەت دەدا بەسەر هەموو ئەولەوێتی خەڵک و جەماوەردا بۆیە خەڵکی ئێرانیش دەبێت لەوە دڵنیابن کە نە ئەمریکانە هیچ هێزێکی دیکە لە سەرەتادا لەبەر چاوی جوانی ئەوان لەبەر دەرکردنی دەرد و مەینەتی و پەژارە و توزانم گرفتەکانی ئەوان نییە کە خەڵک هاان دەدەن بۆ ئەوەی کە حرەکەتێک بکەن یا ئەوەی کە ئەلامی پشتیوانی دەکەن یا لە زۆر شوێندا بە شێوەیەکی شەرمێونانە ناچارن کە بێنە پشت حرەکەتی جەماوەری خەڵک بەڵکە ئەوان سەنگ و سوچی دەکەن هەڵی دەسەنجێنن لە شوێندا بەرژەوەندی خۆیان بخوازێت ئەوە دەکەن لەم ئاخێزەی ئەم ئاخرێژدا یەکی لە وانانە ئەوە بووکە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەمریکا بە زۆر بە قەولی وەکو فارس دەڵێت چۆماق و هەویج یعنی لەلایەکەوە هێزێکی زەبەلاحی هێناوە لە ناوچەکەیدا کۆی کردوێتەوە وەکو ئامرازێکی گوشار وەکو بێستا هەژمونێکی نظامی
لە ڕاددەبەدەر کە ئەگەر ئەوەنەکەی لێ دەدەم لە لایەکی دیکەشەوە خۆ مدام لەگەڵ یا لە تەعامل و دیالۆگ و گفتوگۆدایە بۆ ئەوەی کە بێتە سەرمێزی گفتوگۆ و لەگەڵیدا سازش بکات. چ بەسا هەتا ئێستاش دوور نییە کە بەشێک لە خودی ئەو دەسەڵاتە ناچار بێت لەگەڵ یا بچێتە سەرمێزی گفتوگۆ و لەسەر ئەو خاڵانی کە بۆ ئەمریکا مەبەستە ڕێک بکەون و تەواوی ئەو قوربانی دانەی خەڵک لێرەدا لە ڕوانگەی ئەوانە بەزایە دەچێت. یعنی هیچ گرنگی و بایەخێکی بۆ داناندرێ. بەڵام مادامێکە هێزی جەماوەر خاڵی یەکلاکەرەوە یا بەئیسلا هۆکار و ئاملی یەکلاکەرەوەی ئاخێزەکە بێت ڕاپەڕینەکە بێت و ئەو بیەوێت سەرنجام و چارەنووس دیاری بکات، بێگومان ئەوە نەک هەر ئەمریکا بەڵکو هەر دەوڵەتی و هەر هێزێکی دیکەی دەرەکیش ناچارە خۆی لەگەڵ بەئیستا هێزی خەڵک تەطبیق بدا، چون بێگومان نانەوێت کە پێگەی بەرژەوەندیان لە داهاتووی ڕووداوەکانیشدا دوای ئەو دەوڵەتە لەگە قەرارە دەسەڵاتێکی کە حاکمیەتێکی دیکە لە هەر نەوعێکی بێتە سەرکار ئەوان بەرژەوەندیەکانیان لە ئێراندا لەدەست بدەن. بۆیە مادام کە خەڵک پشت بە هێزی خۆی ببەستێت، هێزی خۆی مەدنەزەر بێت و خەڵک بن کە دەسەڵاتەکان وادار بکەن بێنە پشتیان، نەک خەڵک ئومێد بەستن بە هێزی دەسەڵاتە دەرەکیەکان، لەو کاتەدا هەم ئاکامی ڕاپەڕینەکەیان بۆ خوان کە دیاری دەکەن و بۆ خوان بەدەستی دێنن، هەم ئەو ئاستە لە دەخالەت و دەستێوەردانی هێزی دەرەکیش تەنیا بەپێی ئیزن و ئیجازە و یا تا ئەو جگایی کە ئیمکانی هەیە لەلایەن جەماوەرەوە ئیزن دەدرێت کە ئەوان دەستێوەردان بکەن و بەرژەوەندەکانیان جێگیر بکەن. ئەگینا ئەمە خەڵکن کە بێستا ڕەوتی ڕووداوەکان دیاری دەکەن و دواتر چارەنووسی خۆشیان بەدەست دەگرن. کاکەریمەر بۆ لە درێژەی قسەکانی خۆتە نمونەی زیندوو هەروەیە کە پێم وابێت لە ڕۆژاوا ڕوەدا حەسەدا یان هێزەکانی مەزلوم عەبدی ئەتوانم بڵێم کە هاوپەیمانی شەڕی داعش بوون، هاوپەیمانیەکی سەرسەخت و زۆر ئازایانە کە پێم وابێت 11,000 شەڕوانیان تیاچوو لەو ڕوبەڕووبوونەوەی داعش لە سووریادا. هەربینیمان کە هاوپەیمانی ئەساسی ئەمریکا و ئیسرائیل بوون، بەڵام هەر ئەمریکا و ئیسرائیل چی بەسەرهێنانەوەی کە ئێسای بینین خودی داعشەکانیان خستن سەردەسەڵات و هەر بە خودی داعشەکانیش فەرمانی جیهادی کوردەکانیان لەو مەنتیقەیە دەرکرد، ینی کایەکردنێکیان بە کور کرد لەو حاڵەتە. هەرەوەش لە دەوڵەتی ئیمپریالیزم پێم وابێ ئەبێ چاوەڕێکین لەوە زیاتر خەیاڵ بەسن بەوەی کە دەوڵەتی ئیمپریالیزم خۆشگوزەرانیە پێم وابێ جگە لەو کاولکاریە هیچێکی تر نییە. لە قسەکانی بەڕێسا ئەوە تێگەیشتم کە دەوێت بە خەڵکی بڵیت بەدەستهێنانی ئازادی و خۆشگوزەرانی بۆ خەڵکی بەدەستی خودی خەڵک خۆیەتی. ئەمێ بچمە سەر پرسیارێکی تر، بچینە سەر کوردستان. ئێمە هەمیشە باز لەواکەین کوردستان منتیقەیەکە کە هۆشیاری سیاسی زۆر لەسەرەوەیە و ئەزمموی شۆڕش و ئەم بەگەژیاچوونەوانەی زۆرترە. ئەم ڕاپەڕینە لە کوردستان لە چه ئاستێکا بووە بێ بەمە بەسکی؟ دیارە ڕاپەڕین لە کوردستان لە هەموو قۆناغەکان داوای کە دیتومان و شاهدی بووین بەرچاوتر بووە لە هەموو شوێنەکانی دیکەی ئێران. هۆکارەکەشی زۆر ڕوونە. ڕەژیم لە کوردستان هەر لە سەرەتای هاتن سەرکاریەوە، ینی هەر لە قۆناغی ڕاپرسیەکی بەئیستا ڕواڵەتی بە ناوی کۆماری ئیسلامی ئەرەیان نا، هەر ئەو کات بەشی هەرە زۆری ینی شاید 90% کۆمەلگای خەڵکی کوردستان دەنگی ناندا بە کۆماری ئیسلامی، ڕژیمیان قبوڵ نەکرد و هەر لە سەرەتاوە ماهیەت و ناوەرۆشی ئەو ڕژیمیان ناسی. بەڵام ئەگەرچی بۆ چەند ساڵێکیش کوردستان لەلایەن هێزە سیاسیەکانی کوردستان و لایەن خەڵکەوە ئیدارەکرا، بەهۆی ناهاوسەنجیەک کە بوو، بەهۆی ئەوەی کە لە ماوەی ئەو 1-2 ساڵەدا ڕژیم دەرفەتی هێناوە سەر لە نوێ هێزەکانی خۆی ڕێخستەوە و بە هێزیشی بەرینەوە هێرشی کردە سەر کوردستان.
لەگەڵ ئەوەی کە توانی بە زۆری بە ئیسلا نظامی دەسەڵاتێکی نەخوازرا و بەسەر خەڵکی کوردستانە بسەپێنێت بەڵام لە هەمان کاتدا خەڵک لەگەڵ ئەوەی کە شار بە شار و گوند بە گوندی کوردستانی بە شەڕ و بە خۆراگری لەدەستدا یعنی حاضر نەبوو تەنانەت ئەو کاتیش لە بەرامبەر ئەو هێزە تاددان مسلحەدا زۆر بە ئاسانی شار و گوندەکان و ئەو دۆستکەوتانەی کە بەدەستی هێناوە لە دەستی بدا بۆیە لە پێناو هەموویاندا قوربانیدا بربەرەکانەی کرد خۆراگری کرد تا ئەو جێگایی کە توانی و تا ئەو جێگایی کە گیانی خەڵکی نەخستە مەترسیەوە چون زۆر مهم بوو یعنی هەر ئەو کاتیش بەهۆی ئەوەی کە ئەو هێزە سیاسیانە بەرپرسیار بوون لە ئاسپاراستنی ژیانی خەڵکدا بۆ ئەوەی کە ڕژیمی دەست ناپارێزە لە هیچ جنایەتێک بۆ ئەوی کاولکاری زۆر و کوشتاری زۆر پێگنەیە دروست نەبێت ئەوان بە ناچاری خۆناغ بە خۆناغ و هەنگاو بە هەنگاو لە کوردستان پاشکشەیان کرد دوای پاشکشەی ئەوانیش خەڵک لە هیچ خۆناغێکدا تەسلیمی زۆر و زەخت و میلیتاریزەکردنی کوردستان لەلایەن ڕژیمەوە نەبوون ڕژیم هیچ کات هەستی بەوە نەکرد وەکو دەسەڵاتێکی خوازرا و نۆرمال لە کوردستانی ئێران جێگە و پێگەی هەیە بەڵکو هەمیشە وەک دەڵێن زەوی لەژێر پێیا داغ بوو یعنی وەکو بێگانەیەک وەک داگیرکەرێک هەمیشە چاوی لەکراوە ئەمە مەجال یا ئیمکان و دەرفەتی بە خەڵکی کوردستان داوەکە سەبارەت بە ڕەوتی ڕووداوەکان سەبارەت بە ماهیەتی ڕژیم سەبارەت بەوەی کە چی دەوێت بکات و چی دەوێت نەکات هەمیشە بەرچاوڕوونی هەیە بە حزوری هێزە سیاسیەکان یا لە سایەی حزوری ئەوانەوە هوشیاری سیاسی گەیشتۆتە ئاستێکی زۆر بەرز مەسەلەی خۆڕێخستن ئەگەر چی ڕژیم دەرفەتی ئەوەی نەداوە کە زۆر لێک هەڵپێکرا و بە شێوەیەکی دیار و ئاشکرا بەڵام ئەو ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵانەی کە ناو نیشانی جۆرا و جۆر لەلایەن خەڵکی کوردستانەوە بۆ زۆر مەسائلی ڕۆژ و ژیان و ژینگە و زۆر مەسائلی دیکە تشکیل بووە خۆی ئەوانە تۆڕ و ڕایەڵەیەکی کۆمەڵایەتین لێک هەڵپێکراون کە لە هەندێک کاتدا بە ڕۆشنی دەتوانێت خۆی دەربخاوە بیبینین بۆ نمونە مەسەرەن لە هەر ناڕزایەتی لە هەر بۆنەیەکدا لە هەر شەرایطێکدا کە پێویست بوو بێ خەڵک دەنجی ناڕزایەتی بەرز بکاتەوە ئەگەر چی لە زۆر شەرایطدا ئەگەر خواستوویەتی یا ئیمکان بووە مەسەرەن وەکو بۆنەکانی ڕۆژی کرێکار ڕۆژی ژن زۆر شاهدی ئەوە بووین کە لە زۆر شارەکان حزوری بەرچاوی خەڵکمان بینی وەکە ئەو ڕۆژانەیان یاد کردوتەوە ڕێوەسمی بەرچاویانگرتۆ بەڵام لە بواری ناڕزایەتی دەربڕیندا ئەوەی کە لە توولی ئەو چەند ساڵەدا زۆر جێکەوتووەوە کاریگەریشی زۆر بەرچاوی بووە بەبێ ئەوەی ڕژیم بتوانێت دەستی بۆ سەرکوت بچێت بتوان ئیمکانی بێستا یا دەرفەتی سەرکوت بە ڕژیم بدرێت مەسەلەی مانگرتنی گشتی بووە مانگرتنی گشتی هەر لە ساڵەکانی زۆر لەوە پێشترەوە دەیەکانی لەوە پێشترەوە لە بێسلا ئەو کۆڕەوی کۆچی مەریوان ئەنی ئەوە یەکەم ئەزمون یا بڵێ نیشی لەو ئەزمونە هەرە سەرکەوتوانە بوو کە ئەو کات خەڵکی کوردستان پەنای بۆ بڕ بۆ بکردەوەی دەرهێنا وەکو ناڕزایەتێکی مەدەنی وەکو بێستا بەرەو ڕووبوونەوەیکی مەدەنی لەگەڵ هێرشەکان یا حزوری ئەو کاتی ڕژیم بۆ سەر کوردستان لە دواییشدا لە چەند قۆناغی دیاریکراودا مەسلەی مانگرتن ئەو هەرە و ئامرازە بوو کە زۆر بە جێگاوە بە شێوەی بیرکراوە بەکار براوە تەسیری زۆر بەرچاوی هەبوو ئاخرین مەودا یا ئاخرین قۆناغی ئەم مانگرتنانە ئێمە لەم ئاخێزەی بە فرامباری 1404دا بینیمان لە کاتێکدا کە دە 12 ڕۆژ یا بڵێن 11 ڕۆژ زۆر دروستە ئەگەریش ئاماژەی پێ بکەین لە ناڕزایەتیەکان لە ئاستی ئێراندا و لە ناو بازاڕی تارانەوە کە دەست پێکرده بوو تێپەڕ بووین لەو کاتەدا بۆ ئەوەی کە ئەو ناڕزایەتی چون خەڵکی کوردستان وتمان بە پێی وشیاری و دەرچیان لە ڕەوتی ڕووداوەکان دەیانزانی ئەو ئاخێزە لە سەرتاسەری ئێراندا ئاخێزێکی ڕێکخراو نییە ئاخێزێک نییە کە خەڵک بیری لێکردبێتەوە بە دروستی و ئاوا هەنگاو بنێ بیر لێکراوە بۆیە چ بەسا بە سەرنویشتێکی نەخوازرا و دووچار دەبێت خەڵکی کوردستان بە جێگەی ئەوەی کە بێستا بە شێوەیەکی فیزیکی حزوری بەرچاو لە ناڕزایەتیەکاندا پەیدا بکەوە
کوردستانیش بەو ناڕزایەتەوە پەیوەست بکات هات بە شێوەیەکی مانگتنێکی گشتی پەیامێکی سیاسی بەهێزی لە پشتیوانی ئەو ناڕزایەتیانەدا دا بە کۆمەڵانی خەڵکی ئێران لەگەڵ ئەوەی کە خۆی ئەو مانگتنێ لە کوردستان پێشی بە ئەو جنایەتە سەرتاسەریەگرت کە شایەدی بووین لە شارە ناوەندیەکان بەڵام لە هەمان کاتیشدا خۆی تەنیا لە چوارچێوەی کوردستانیشدا هەرە مانگتنە نەماوە بەڵکو سنووری کوردستانی تێپەڕان چەند شاری دیکە لە ناوەندی ئێرانیدا ئێمە شاهیدی بووین ئەگەر لە زۆر شوێن و شەقام و شار و گەڕەکدا ناڕزایەتی بەردەوام بوو بەڵام لە زۆر شوێن و شار و گەڕەکی دیکەشدا ئێمە شاهیدی مانگرتن بووین بۆیە ئەم مانگرتنانە دەرس و ئەزمونێکە بۆ خەڵک پەیامیش پێ بۆ خەڵک کە ئەکتێکی سیاسی سەرکەوتووەوە دەتوانین لە داهاتووشدا لە ڕووداوەکانی ئەو تۆدا خەڵک لێوە بگیرێەوە بەکاربهێنرێت بێکمان هاوڕێکەریم وەک دوا پرسیاری خۆم ئەمە ئەوە پرسم ئەرکی کۆمونیستەکان لە حاڵی حاضر چۆن لە پێشینەوە ئەولەویەت بەچیە دەنێەوە لە توولی قسەکانماندا تاکیدمان لەسەرەوە کردەوە بۆچی ئەم کوشتارە ڕوویدا بۆ ئەو ئاخێزە نەیتوانی بە ئامانجی واقعی خۆی بگات یعنی دەتوانین وا بڵێن چۆن ئاخێزەکە ئامانجی سەرەکی تێپەڕبوون لەم ڕژیمە بوو لە گۆڕان و ڕووخاندنی ئەم ڕژیمە بوو بەڵام بەداخەوە خوب لە خۆراغێکدا دیتمان بەهۆی ئەوەی کە ئەم ڕژیمە جینایەتکارتر لەوەیە کە خەڵک زۆر مەدەنیانە بەرەو پێچەوە دەستیان لێ پارێزیەوە لە بەرابەر ویست و داخوازی خەڵکدا پاشکشە بکات بۆیە خەڵک لەگەڵ ئەوەی کە زیانێکی ژیانی زۆریدا ناچاریش بوو بۆ ماوەیەک پاشکشە بکات ئەرکی کۆمونیستەکان لێرەکاندا وەختێک ئەوانە هەڵدەسەنجێنێ بەوردی وە هۆکار و زەر و زیانەکان بەراورد دەکات لەم خۆناغەدا ئەوەیە کە خۆب دەبێت بەرچاوڕوونجی بە خەڵک بدا دێ ئەگەر خەڵک ئەوەنەکە دەبێت چی کە بکات من پێم وایە کۆمونیستەکان دەبێت بەرپرسیار بن لەوەی کە بەرچاوڕوونی بدەن بە خەڵک کە هەر بیست و داخوازیە کە بتەوێت پێی بگەی شەرت نییە کە سنگ بەگول لەوە بنی بۆ بەدەستێنانی بەڵکو پێشتر دەبێت بیری لێ بکرێتەوە یەکەم ئامرازی بەدەستهێنانی هەر بیست و داواکاریەک یەکگرتووبوونی خەڵکە یەکگرتووبوونی خەڵک پێویستی بە ڕێکخراوبوونی جەماوەریە بەرینتربوونەوە و جەماوەری تربوونەوەی و ئەو جەماوەری تربوونەوەی پێویستی بە ڕێبەری و کۆر و کۆمەڵ و تەشەکولی ڕێکخراوی مەدەنی هەیە کۆمونیستەکان دەبێت هەڵسوڕاوانی ئێمە لە ناوەوە جەریاناتی کۆمونیستی کۆر و کۆمەڵ و چالاکانی کۆمونیستی لە ناو کۆمەلگای ئێران و تەنانەت لە دەرەوەش دەبێت تەلاش و هەوڵیان ئەوە بێ کە وێڕای پشتیوانی وێڕای هاوکاریکردنی ڕێکخستن سازماندان و شکوپێدان بەو کۆر و کۆمەڵە مەدەنیە ئەوانەی کە مەعمولن بوون پەریان پێ بدەن لە ناو کۆمەلگاداوە لە هەمان کاتیشدا کار بکەن بۆ بەڕێخستنی خەڵک بۆ پەیوەندانی ئەو بزوتنەوە جۆرا و جۆرەکان ئێمە بزوتنەوەی ژنانمان هەیە بزوتنەوەی معلیمانمان هەیە بزوتنەوەی کرێکاریمان لە ئاستێکی بەریندان هەیەوە بزوتنەوەی خوێندکاری و زۆر بزوتنەوەی دیکە یەکێک لە ئەرکی کۆمونیستەکان لێکگرێدرانی ئەم لێکهەڵپێکانی ئەم بزوتەوانەیە کردنیان بە یەک هێز و یەک ئاراستە و لە هەمان کاتدا کۆمونیستەکان دەبێت تەلاش بکەن بۆ شکڵ پێدانی ڕێبەریەکی یەکگرتوو بەرچاوڕوون کە بتوانێت ڕەوتی ڕووداوەکانی ناو کۆمەلگا ئەڵبەتە دیارە ئەو ڕێبەریە لە دەرەوە شکڵ ناگرێت بەڵکو دەبێت لە ناوخۆی وڵاتداوە بە ئیبتکاری خودی هەڵسوڕاوانی کۆمونیست و بە تایبەت هەڵسوڕاوانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران چ لە کوردستان ئاستی سەراسەریدا ئەوە شکڵ بگرێت ئەوە بە باوەڕی من بەرزەسترین ئەرکی کۆمونیستەکانە کە دەبێت لێی غافڵ نەبن و لە هەمان کاتدا لە هەر حرەکەت و کۆڕ و کۆمەڵێکی چ مەدەنی چ غەیرە مەدەنی مادامێکە لە پێناو ویست و داواکاری جەماوەردایە دەبێت پشتیوانی بکەن دەبێت بە کەمترین زیان هەوڵ بدەن لە هەر خۆناغێکدا خەڵک دەستکەوتی زیاتر بەدەست بێنێت هەروەکو لە پێشتردا ئێمە لە ساڵەکانی یا دەیان ساڵی ڕابردوودا بەردەوامان ئەوەمان کوتووە لەگەڵ ئەوەی ئامانجی سەرەکیمان لە گۆڕانی ئەم ڕەژیمە و نەمانی ئەم ڕەژیمەیە بەڵام لە هەمان کاتدا قەدەم بە قەدەم هەنگاو بە هەنگاو مادام کە بتوانین کارێ بکەین لقمەیە نانێک پاروە نانێک بخێنە سەر سفرەی خەڵک لەوە کۆتایی ناکەین پس ئەمە
کاری سەرێکی ڕۆژمەڕەمانە و لەگەڵ ئەوەشدا هەمووی ئەمانە دەبنە هێزێکی یەکگرتوو کە سەرنجام بە شێوەیەکی بەرچاوڕوون ئامانجی دەبێتە ڕوخاندنی ڕژیم و دوای ڕوخاندنی ڕژیمیش خۆ بێراخەرە دەبێت جایگوزین جێگرەوەیەکی ببێت و ئەو ڕژیمە تەنیا بە ڕوخانی کارتاوە نابێت بەڵکو ئەرچی کۆمونیستەکان ئەوەیە کە خەڵک بەرچاوڕوون بکەن بۆەوەی هەر لە ئێستاوە لە بیری شکڵدان بە ئالتەرناتیڤی دواڕۆژی نەمانێ و ڕژیمەدا بن. ئەم ڕژیمە هەر چۆنێکی هەڵدەسەنجێنی گەیشتووە بە ئاخرین ساعت و کاتەکانی جایتە ڕۆژ و مانگەکانی یا ساڵەکانی کۆتایی ژیانی بۆیە نەمانی ئەم ڕژیمە دوور نییە ئەوەی کە دەبێت نزیک ببینین لە ئاسۆدا شکڵ پێدان بەو ئالتەرناتیڤەیە بۆی دەبێت هەر لێستەوە کۆمونیستەکان و هەڵسوراوان و کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و زەحمەت چێش لە هەوڵی شکڵ پێدانی دابنە و ئالتەرناتیڤە لەبەر چاو بێ بۆ جێگرەوەی دواڕۆژی ئەو ڕژیمە جینایەتکارە کە لەوێدا ئەو مەسەلەی دروست مینانکار ئازادی بەمانای واقعی مانا پەیدا بکایە مانا بەخشێک کە هەم ژیان بۆ خەڵک مسۆگەر بێت هەم کار بۆ خەڵک دەستەبەر بێەوەها خەڵک لە ئازادیدا ژیان بکات دیارە لە ڕێگەی کاریشەوە نانیش بەدەست دێ بێگومان من پێ وایە ئەوەندە کافیە حتممەلیش خەڵک لە ناو کۆمەلگادا و بە تایبەت هەڵسوراوان و چارەکوانان زۆر لەوە ژیر و هوشیارترن بەڵام لە عینی حاڵدا خۆ تاکیدکردنەوە لەسەر هەندێک خاڵ زەرورێتی هەیەتنە لەوە. هاوڕە کەریم هەر منیش تاکی دەکەم و لەسەرەوە کە پێم وایە ئەرکی کۆمونیستەکان و لە مۆلا هەم قورسترە هەم پێویستی بەکاری زیاترە بە حکومەوەی ئەمریکا وەک پشیلەیەکی برسی بەردەوام تەماعی لەو وڵاتایە کە دەست بۆ خێر و بێری بەرێ و پێشم وایە هیچ وەختێ دەسەڵاتێکی قوبوڵ نییە کە داوای خۆ بەڕێوبەری بۆ خەڵکە و لەژێر دەسەڵاتی ئەوانە بێ و لە کۆتاییش هەرۆڵم پێم وایە کە ئەرکی کۆمونیستەکان ئێستا زیاترە. من پرسیارێکی ترم نەماوەگەرەوەش دووە پەیام یا قسەیەکتان هەبێتوان فەرموون. زۆر سپاس بۆ ماندووبوونتان نامنیش پێم وایە هەرەوەندە کافیە و دەستان خۆش و زۆر سپاس. هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆ بەردابوون لە بەرنامەی ڕامان. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕامانم پێشکەشکردن سپاس بۆ ئێوەش کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵ بانابوون کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.